پێویست بوو هەندێک حقایق بەبیر خەڵک بێنینەوە چونکە بەڕاستی حتا زەمانە تێدە پەڕێ بازە ڕاستی هەیە خەڵک لەبیر دەچێت و یا نایزانی جیرێک پەیدا بوو ئاگای لەوە نییە نەیخوێندەوە لە مەکتەب خۆشی نەیخوێندێت و نازانێت دەوڵەتی عێراق چۆن دامەزرا دەوڵەتی عێراق لە ساڵی 1920 دامەزرا یعنی 85 ساڵ لەمەوە پێش کەسێک نەماوە ئەمری 85 ساڵ لەمەوە پێش بزانێت چۆن دامەزراوە نیە دەبێت یا لە کتێب خوێن بیتەوە یا لە مەکتەب خوێن بێتی یا لە ناحیەی سیاسی فێری بوو بێت بۆیە پێویستە بەعزە حقایق هەیە نێڵین لەبیر خەڵک بچێتەوە بیهێنینەوە من لەو مرافعەدا باسەوە کە دەوڵەتی عێراق چۆن دامەزرا دەوڵەتی عێراق کە دامەزرا کوردستان ویلایەتی مووسڵی پێدەگوترا کوردستانی عێراق بەشێک نەبوو لەو دەوڵەتە دەوڵەت 1920 دامەزرا وەلەو کە دامەزرا ئینگلیز کە هات ئیستیفتای کرد بۆ مەلیک فەیسەڵ کوردستانی ئیستیسنا کرد گوتی کوردستان تێدا نییە لەو هەمە پرسیە بۆ ئەوەی مەلیک فەیسەڵ ئەگەر بیانوێ بۆ خاندێک بدەن ئازادن بەڵام تیان نیە چونکە ئەو وەختە ڕێکەوتنامەی سەبر